فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. وشكانوا برایانی بەڕێز سڵای خوای پەروەردگار لە هەموو لایەک هیوادارم ئەم زنجیرە باس و بابەتانە یەکەم جێڕەزامەندی خوای پەروەردگار بێ، پاشان سوود و قازانجی بۆ هەموو لایەکمان هەبوو بێ. ئەم زنجیرە باسی کە من ئەمێ عرزتانی بکەم بەڕێزان هەڵقوڵاوی ضرورەتێکی واقعە، یعنی من بە ضرورم زانی و خەڵکی ئێمە گەنجی ئێمە پیر و لاوی ئێمە خەڵکی خواناس دیندار بانخواست ئەو خەڵکانی مهتەمن دڵسۆزن بۆ دنیای شەریعەت ئەیانەوێ خەڵک لە دینی خوا وەکو خۆی تێبگا. ئەم بابەتانە ضرورە بزانێ برایان و خوشکانی بەڕێز کە بەداخەوە کەم جار من ئەم بابەتانم جۆ لێ بووە کە باز بکرێ یا گرنگی پێ بدرێ. ئێمە ئەمڕۆ زۆر سنتەر و بینا و موسسەمان هەیە بۆ فێرکردنی قورئان، بۆ فێرکردنی فەرموودا، بۆ لەبەرکردن، بۆ جوان خوێندن، بەڵام کەم دەستگامان هەیە باسی ئەومان بۆ بکە کە ئێمە چۆن فقی ئەم دەقانە بکەین. یعنی ئێمە قورئان لەبەرەکەین باشە، بەس لێی تێئەگەین چۆن مامەڵەی لەگەڵەکەین، چۆن ئەم قورئانەدا ئەبەزێنین بۆ ئەرزی واقع، چۆن فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تێبگەین، چۆن جیاوازی بکەین لە نێوان سیری و سنەی پێغەمبەرە. ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی مبارەکیە کردوێتی چەندی سنت بووە بۆ ئێمە، چەندی سیرەی مرۆڤێکی ئاسایی و ئیعتیادی بووە کە ئێمە ملزەم نین و مەئجور نین ئەگەر ئیتیباعی بکەین. کۆمەڵی فقه هەیە برایان و خوشکانی بەڕێز، ئێمە گرنگە ئەم فقهانە بزانین. یەکێک لەو فقهانە فقهی واقعە، یەکێک لەو فقهانە فقهی مەقاصیدە، یەکێک لەو فقهانە فقهی ئەولەویات، یەکێک لەو فقهانە فقهی موازناتە، یەکێک لەو فقهانە فقهی اختلاف، یەکێک لەو فقهانە فقهی ئەمر بەمەعروف و نەهی لە منکەرە کە من هەوڵەدەم لەم زنجیرە باسەیە ئەگەر خوای گەورە تەوفیقمان با لە هەر شەوێکا تیشک بکەینمە سەر لاینێکی ئەم فقهانە کە چەند گرنگە بۆ ئێمە ئیماندار، چەند گرنگە ئێمە بەم شێوازە مامەڵە لەگەڵ دەقا بکەین. فقه بەڕێزان لە ڕووی زاراوە و پێناسەکەی جەنابتان ئەزانین. فقه بریتە لە تێگەیشتن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعایەکی بۆ عەبدوڵڵای کوڕی عەباس کەوتووەتە کار کە وتوێتی اللهم فقهه في الدين وعلمه التأويل. فەرموویەتی خوایە ئامۆزای بووە، طبعاً زیرەکیش بووە، مناڵێکی زیرەک بووە. باوشی پیا کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی خوایە ئەم گەنجە لە دینەکەی خۆ شارەزا بکە، اللهم فقهه في الدين، کەواتە فقه بریتە لە فەهم. عەبدوڵڵای کوڕی عەباس لە بەرەکەتی ئەم دوعایە بوو بە حیبر هذه الأمة ومفسر القرآن. واقع بریتە لە چی برایانی بەڕێز خوشکانی بەڕێز؟ واقع بریتە لە ئەو حاڵەتەی کە ڕووداوە. ئێمە واقعمان هەیە لەگەڵ تەسەڕوف، واقعمان هەیە لەگەڵ تەسەڕوفە لە قانونە. تەسەڕوف ئەوەیە کە ئێمە خۆمان بە ئیرادەیەکی ئازاد باشە بە چاوەڕوانکردنی دەرەنجامەکان بڕیاری لێ ئەدین. ئەمە تەسەڕوفە. من ئێستا قسە بۆ ئێوە ئەکەم، ئەمە تەسەڕوفە. بەڵام لە پڕ کارەبا ئەکوژێتەوە ئەمە واقعەیە، یعنی دەسەڵات نەبووە کە کارەبا کوژاوەتەوە. من سیارەیەکم پێی لێ ئەخڕم، من بە ئیرادەیەکی حور سیارەکە لێ ئەخڕم، تایەکی سیارەکە دەرئەچێ، من سیارەکە ئادەم بە زەلامێکا ئیکوژم، ئەمە واقعەیە، تەسەڕوف نییە. من نەمویستو ئەم کارە ساتە ڕووبا. تارێکە کەوێتە خوارەوە لە ئاسمان واقعەیە، تەسەڕوف نییە. ڕاستە مەسئولیەت و بەرپرسیارەتی لەسەر ئەو خەڵکانی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بەرپرسیارەتێکەوێتە ئەستۆیان، بەڵام ئەمە واقعەیە پێی ناوتێ تەسەڕوف. کەواتە کەڵین فقهی واقع مەبەستمان لەوەیە دابەزاندنی ئەم فقه بۆ سەر ئەو واقعە. دەستمان هەبووە لە دامەزراندن و بنیادنیانە یا دەستمان نەبووە. گرنگ ئەوەیە ئێمە ئەم فقه چۆن دائەبەزێنین. فقه بەڕێزان دوو ئاراستەی هەیە. ئێمە واقعی فقه و فقهی واقعمان هەیە. واقعی فقه واتە بوونی دەقەکە وەکو خۆی، ئەمەی کە پێی ئەوڵەوتێ لە عیلمی ئوسولی فقه پێوتێ عەزیمەت. واقعی فقهەکە چۆنە؟ دەقەکە چۆن هاتوۆتە خوارەوە ئاوا جێبەجێ بکرێ. فقهی واقع بریتە لە دەستکاریکردنی باشە واقعی فقهەکە لە کاتی دابەزاندنی بۆ سەر فقهی واقع. کەواتە ئێمە واقعی دەقەکە چۆن وەرمانگرتووە ئەمە دینە، بەڵام دابەزاندنی بۆ سەر ئەرزی واقع ئەمە هەندێک جار ناچارمانەکە بە دەستکاریکردن، ناچارمانەکە بەوەی ئێمە بۆ نمونە خوای پەروەردگار بە نەسێکی قەطعی لە قورئانە پێی فەرمووین فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومه ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر فمن شهد منكم الشهر فليصمه. أما عزيمتك أما واقعي فقهك. ومن كان منكم مريضا
ئەمە فقهی واقعە ئەو کات ئەگەر ئەم کابرایە نەخۆش بێ حکمت مەقسەدی دەقەکە نایەتە دی کە ئیمتیثالە خوای پەروەردگار تەخفیف لەسەر ئەو کەسە ئەکا فقهی واقع بەڕێزان بریتیە کە کۆی ئەەکەینەوە هەردوو شەکە پێکەوە بریتیە لەو فقهەی کە خوێندنەوە بۆ واقع بۆ کللتور بۆ فەرهەنگ بۆ زمان بۆ کەسایەتی بۆ ناسنامە بۆ پێناسی تاک و کۆمەلگاکە واتە ئێمە کاتێک فقهێکی ئیسلامی دێنین بۆ نمونە بە حکمەتەکەی شافعی ئەیهێنین ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە عێراقا ژیاوە فقهێکی هەیە کە تەشریفی بردووەتە میسر فقهێکی تری هەبوو هەر ئەو شافعیە نەک بڵێ 200 ساڵ بەسەر ژیانیا ڕۆشت بێ هەر ئەم شافعیە لە عێراقا ژیاوە قەولی قەدیمی هەیە چۆتە میسر قەولی جەدیدی هەیە ئێستا بڕۆ فقهی شافعی بخوێنەرەوە ئەڵێ وقال الشافعي في القديم وقال في الجديد بۆ چکە واقع گۆڕا کە واقع گۆڕا ئەبێ فقهەکە بەپی واقعەکە بگۆڕێ خۆ هەر ئەو شافعیەیە هەر ئەو پیاوە دیندارەیە هەر ئەو خواناسەیە خۆ دەقەکانی قورئان لە میسر و عێراقا نەگۆڕان خۆ حەدیثی تازە بەیان نهات بۆ ئیمامی شافعی لە میسرا ئەی بۆ فقهەکەی گۆڕی چکە واقعەکە گۆڕا کەواتە خوشکان و برایانی بەڕێز ئەمە زۆر گرنگە خەڵکی ئیماندار لەمە حاڵی ببێ کە ئێمە کاتێک فقه تێ ئەگەین واقع تێ بگەین ئەوجا چۆنێتی تەو ئەمەکردن ئاوێتەکردنی ئەو فقهەی کە وەرمانگرتووە بە واقعی کە فقهەکەی بۆ دائەبەزێنین ئەمە خاڵێکی سەرەکیە بێ ئێمە ناتوانین فەقیه مفتی قاضی ناتوانین بانخوازێکی سەرکەوتوو بین قەت یعنی مەحاڵە ئینسان ئەگەر واقعی خۆی نەخوێنێتەوە ناتوانێت کەسێکی سەرکەوتوو بێ گرنگی زانینی فقهی واقع چییە خوشکان و برایانی بەڕێز سەیری هەموو فەلسەفەی تەشریع بکە نەک لە سەردەمی پێغەمبەری خۆمانە صلی الله عليه وسلم لە هەموو پێغەمبەرانە لە کۆی پرۆسەی پەیامی پێغەمبەران کە خوا ناردوونی بۆ سەرزەوی بۆ تەبلیغ و دەعوە ناساندنی خۆی بە خەڵک خوای پەروەردگارە فەرمێ چی ئەفەرمێ هەر پێغەمبەرێکمان ناردبێ وما ئەرسەلنا من نەبی إلا بلیسانی قەومه هەموو پێغەمبەرێک بە زمانی میلەتەکەی خۆی قسەی کردووە بۆ ئەمە بەشێکە لە فقهی واقع پێغەمبەرێک بێ بە زمانێک قسە بکە ئەم خەڵکە تێینەگا باسی چی بۆ خەڵکەکە پێغەمبەرێک بێ هەموو قسەیەکی بوتەرجیمێکی لەگەڵا بێت باسی چی بۆ خەڵکەکە خوا بۆ فریشتەکانی نەکرد بە پێغەمبەر لە کاتێکا توانا و تاقە و قابلیەت و منەزەهتر بوون لە نەزەوات لە غەرائز بۆ خوا فریشتەکانی نەکرد بە پێغەمبەر لەبەرەوەی مراعاتن بۆ فقهی واقع ئەبێ ئەو کەسەی پێغەمبەرە لە خۆیان بێ لەو خەڵکە بێ بە زمانی خۆیان قسە بکە لەو بیئەیە ژیا بێ کە ئەوان تایە گەورە بوون تێبگا لە معاناتیان باشە بزانێ بە چ زمانێک ئەیان دوێنێ چۆن چارەسەری کێشەکانیانەکە کەواتە ئەمە یەکێکە لەو شتانی کە پەروەردگار لە تەشریع مراعاتی کردووە کە فقهی واقع پێغەمبەران بە زمانی گەلانی خۆیان هاتوون سەیری معجزەی پێغەمبەرەکان کە بەڕێزان هەموو پێغەمبەرێک معجزەکەی کە هاتووە لەو بوارەیە بووە کە گەلەکەی زۆر باڵادەست بوون تایە بۆ نمونە قەومی موسا لە چیا زۆر باڵادەست بوون لە سیحرە معجزەکەی موسا معجزەیە من ناڵم سیحرە معجزەیە بەس هەموو ساحیر و جادوگەرەکانی فیرعون بە چۆکا دێنێ با معجزەی قورئان بۆ موسا بەهاتایە مراعاتی فقهی واقعیتیان نەبوو چونکە فیرعون بە شتێک تەحەدای موسا ئەکا کە بە بەلاغە حەل نابێ تۆ هەتا ئێوارە بەلاغە بۆ سەحرە بخوێنەرەوە بۆ جادوگەر بخوێنەرەوە هەر ئەسڵەن تەئسیری تێناکە ئیمانی پێناهێنێ بەس کە تۆ مقابلەی ئەەکەی ئەو لەمەیان مبدیع فیرعون بەمە ئەنازێ خوای پەروەردگار معجزەیەک ئەدا بە موسا کە ئەم گەلە لەم بوارەیە بە چۆکا دێنێ کەواتە ئەمە پێوتێ فقهی واقع معجزەی عیسا لە طبایە چونکە بەنو ئیسرائیل لە بواری پزیشکیا زۆر سەرکەوتوو بوون بەڵام طبی بەنو ئیسرائیل نەگەیشت بووە ئەوەی کە مردوو زین و کاتەوە عیسا ئەمەی ئەکرد باشە ئەچوو تەیری لە خۆڵ دروست ئەکرد فەئەنفخ فیه فيكون طيرا بإذن الله أبو بطيرك بإذن خواي پروردگار وأبرئ الأكمه والأبرص بإذن الله كرو لالو كوري چاقا كردوا كأمل لعلم طبا ممكنني هتا إسا طب وتكنولوجيا سيدي بستويكيش نابينايك چاناكاتوا بينايي بو چاويكي نابينا چاناگيرتوا گويكي نبيست واليناكا ببستي زمانه كتواني گوي نبي ناتواني بخاته گو عيسى همو أماني لو سردمي پێشین و چاخي بردينانيا أكرد بو چوكا قلي عيسى لطبا بالا دەستبوون معجزەی پێغەمبەری خۆمان قوڕیش لە فەساحەت و بەلاغەتا بەتوانا بوون ئەبێ معجزەی ئەم پیاوە یەکەم ئەبێ خۆی نەخوێنەوار بێ دوم ئەبێ معجزەکەیشی زۆر بەلاغەت بێ بۆ ئەگەر خۆی کەسێکی خوێنەوار و ئەدیب و مەسەلەن بوێژ بووایە ئەو کاتە قوڕیشیان و بابە مەهەن لە سەرەتاوە کەسێکی مبدیع بووە ئەم پیاوە هەتا مردیش نەیەزانی ناوی خۆی بنووسێ
هەتا مرد نێزانی ناوی خۆی بنووسێت ئومیەت بۆ پێغەمبەر تەشریف بوو گەورەیی بوو پیرۆزی بوو بۆ چکە نەخوێندەوانێک بتوانێ ئەم هەموو بوێژ و ئەدیب و شاعیر و ئەصحابی معلقاتی سەبع و سوقی ذی المەجاز و ئەم هەموو خەڵکە بلیمەتەی عەرەب و بوێژەی عەرەب بە چۆکا بێنێ بە قورئانێک کە کەسێکی نەخوێنەوار بیهێنێ ئەمە بەڕاستی موعجیزە بوو لەبەرەوە ئەمە خاڵێکی کێ لە مراعاتی فقی واقع کە پەروەردگار بەو عەزەمەتەوە ئەو واقعە ئەدوێنێ کە پێغەمبەرەکەی بۆ ئەنێرێ ئەو قەومە ئەدوێنێ مخاطبەی عەقلی ئەو قەومە ئەکا کە لە چیا بتوانان پێغەمبەرەکە لەوەیە بە چۆکیان نادێنێ خاڵێکی تر بەڕێزان هەموو پێغەمبەرێک جەهدی کردوتەوە لەسەر ئەو لادان و انحرافەی کە قەومەکەی تووشی بوون مثلا قەومی شوعیب تەرازوو باز بوون خوای پەروەردگار کە باسی دعوەکەی شوعیبەکە باسی ئەوە کە شوعیبەی و تەرازوو باز مەبن قەومی لوط هاوڕەگەزخواز بوون دعوەکەی لوط لەسەر نەمانی هاوڕەگەزخوازی بوو قەومی نوح بتپەرست بوون دعوەکەی نوح لەسەر لادانی بتپەرستی بوو هەر قەومێک هەر کێشەیەکی هەبووە پەیامەکەی خوا فیرعەون دیکتاتۆرێکی سیاسی بوو باش خوای پەروەردگار پەیامی ئەو پێغەمبەرانی هێناوە ئەم پێغەمبەرانە قسەیان لەسەر ئەو واقعە ئیجتیماعیە کردووە کە لەو کاتەیە هەبووە داڕوخانی ئەم واقعە ئیجتیماعیە چۆن چارەسەر بکرێ پەیامی پێغەمبەران قسەی لەسەر ئەمە کردووە خاڵێکی کە بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئێمەی فەرموویەتی نحن معاشر الأنبياء بعثنا لنكلم الناس على قدر عقولهم فەرموویەتی ئێمەی کۆمەڵگەی پێغەمبەران بۆ ئەوە هاتوین کە خەڵک لە قەدەر عەقڵی خۆی بدوێنین کەواتە ئەم پێغەمبەرانە هاتوون بەشێک لە مراعاتی ئەو واقعەی کە هەبووە ئەو فقی واقعەی کە هەیان بووە خەڵک ئاستی خوێنەواری تێگەیشتنی چۆن بووە ئەوان دوانوێتی ئەو پێغەمبەرانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا فەرموویەتی شتەیەک بە خەڵک مەڵێن کە ئاستی ژیری و تیژبیریان زیرەکیان نایگاتێ بۆ فەرموویەتی چکە دواتر ئەمانە لەوانەیە خوا و پێغەمبەری خوا بەدرۆ بخەنەوە ئێمە هەندێک جار بە چۆن ئەڵێ بە ئیعجاز و بە ئیبداعی ئەزانین حەدیثێک هەیە حەدیثەکە زۆر غەریبە ئەچین بە خەڵکی ئەڵێن خەڵک ئاستی خوێندەواری و تێگەیشتنی لە دین تەعەمقی لە دین نەگەشتۆتە ئەو ئاستەی لەمە تێبگا ئەڵێ ئەمە درۆیە حەدیثەکە صحیحە کە ئەو ئەڵێ درۆیە ئەم کابرایە ئەگەر بزانێ ئەمە حەدیثی صحیحە و بڵێ درۆیە بێدینە بێ بەس خەتاکە هی ئەم نییە خەتای ئەو مفتیەیە کە ئەو حەدیثەی بەو گوت کە ئەزانی ئەو حەدیثە عەقڵی ئەو نایبڕێ عەقڵی ئەو نەگەشتۆتەوە ئاستی تەحلیلی بکە بۆیە حتا علومی شەریعە برایان مامۆسایان خوشکانی بەڕێز مرجنية إما إمامي مالك قاعديك هبو أي فرمو ما كل ما يعلم يقال مرجنية همو أوي أيزانين بخلقي بلين برايان وكشكان بابتي فقيهة من 6 ساڵە أيزانم بخوا ألفێکیم بە خەڵک نەگوتووە نایشێڵە مەتا ئەمرم بابەتی دین و فقیشە چکە زانم خەڵک ئیستیعابی ناکە بیڵم تووشی کێشە ئەبێ باشە بۆم تێناگەیەندێ لەو بابەی شایە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە فەرمێ إذا ذكر القدر فأمسكوا چکە زۆربەی خەڵک تێناگە ئەبێ زۆر بە بەوازحی ئەبێ زۆر بە تەفسیر بۆی شیکەیتەوە کابرا بگاتە ئەو ئاستەی کە تێی بگا ئەوجا تێئگا ئەگینا تووشی فیتنە ئەبێت تووشی ئیشکالە بێت تووشی گرفتە بێتایە لە قورئانەکەی خۆمانە خوشکان و برایانی بڕێ سەیری قورئانی مەکی و مەدەنی بکە هەردووکی کەلامی خوایە بەس وەرە قورئانی مەکی بە ئاسایی لە قورئانی مەدەنی جا ئەکەیتەوە ئەو قورئانی کە 13 ساڵ لە دەعوەی مەکی لە عهدی معارەزە لەو عهدی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ستەم لێکراوە مەزلومە مەحکومە بە سیستەمێکی ستەمکارانە قورئان بە شێوازێک واقعەکە ئەدوێنێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە مەدینە و دەوڵەت دروست ئەکا قورئان بە شێوازێک کە واقعەکە ئەدوێنێ لە یەک ئایەتی مەکیە خوای پەروەردگار باسی حیجاب و باسی بۆ نمونە وردەکاریەکانی ئەخلاقی ئیجتیماعی نەکردووە باسی وردەکاریەکانی ڕیبایی نەکردووە خوای پەروەردگار لە ئایاتی مەکی باسی ئەحکامی زینای نەکردووە خوای پەروەردگار لە ئایاتی مەکی بۆ چونکە تۆ باسی دعوە لە شوێنێکە ئەکەی باسی عیبادەت لە شوێنێکە ئەکەی کە ئەم شوێنە محکومە بە دەسەڵاتێکی جاهیلی بتپەرست کە 360 بتی لە بری خوا لە دەوری کەعبە داناوە تۆ لێرە باڵاپۆشی چ قیمەتی هەیە ئەگەر ئەبوو جەهل بتوانێت سەرپۆشەکەی ڕابکێشێت و ئیهان و سوکایەتیشی پێ بکە ڕیشێک کە بێ بە ناسنامەی گەنجێکی موسڵمان لە موجتەمەعەیە کە کافرەکان بیان دۆزنەوە بتوانن سوکایەتیان پێ بکەن ئەمە پێی ئەوتێ مخالفەی منطقی حکمت لەبەرەوە خوای پەروەردگار کاتێک ناسنامەی موسڵمانەکانی داڕشتەوە کە موسڵمانەکان دەوڵەت و هێزیان هەبوو خاوەنی پێگە و پەیام بوون لە مەدینەیە ئەمان دەسەڵاتدار بوون لە مەدینەیە قوڕەیش نەی ئەتوانی ستەمیان لێ بکە
لەو کات ئەحکامی جزئی تەشریعی عیبادات هاتوۆتە خوارەوە. خوشکان و برایانی بەڕێز، ئەمە مڕاعاتی واقعە. خوای پەروەردگار ئەو ئاەتانە، خۆ ئەم ئاەتانە هەمووی فەرمانی خوان، بەس بۆ ئەم ئاەتانە تەئجیل بوون لە مەدینە هاتنە خوارەوە لەبەرەوەی واقعی مەککە ئەم ئاەتانەی هەڵە ئەگرت. ئێستش ئێمە جاری واقعی هەمان معاناتمان تووشە بێ. خاڵێکی کە فقهی تەیسیر باشە کە جەنابتان نەزانن، فقهی تەیسیر فقهی واقعە. یعنی بۆ نمونە ئێمە نوێژی نیوەڕۆ 4 ڕکعاتە، کە سەفەرەکەین ئەبێ بە 2، کە عوزرێکمان توش ئەبێ نوێژەکان کۆ ئەەکەینەوە، هەندێک جار کورتیانەکەینەوە، هەندێک جار کورت و کۆیشیانەکەینەوە، هەندێک جار شەرع هەر لای ئەبا لەسەر ئافرەتێکە لە سووری مانگانەیە. بۆ لای ئەبا مراعاتن بۆ واقعی ئەم ئافرەتە کە حەرەج و مەشەقەتی تووشە بێ. کەواتە ئەم دینە برایان خوشکانی بەڕێز، ئەم دینە ئەو قاعیدە کۆنکریتیە نییە کە ئێمە لی تێگەیشتوین، بەوەی کە هەموو کەس ئەبێ ئەم دینە ئیتر بۆ ژیانی خوێنە دین هاتووە مەقاسیدی هەیە. باشە ئەم مەقاسیدە لەگەڵ ژیانی خەڵکا بگونجێ. بۆ نمونە ئێمە بە خەڵک ئەڵێن دەست نوێژ بگرێ، ئەگەر نەیتوانی ئەڵێن تەیەموم کە، ئەگەر نەیتوانی علەما ئەفەرمون یوصلی علی حاله، ئەفەرمی هەر چۆن بۆی بکرێ نوێژ بکە. ئەڵێن با تەواو داپۆشرابی لە کاتی نوێژە، ئەگەر کابرا جلوبەرگی پێ نەبوو لە سژنێکی ئینفرادیە ڕوتیان کردبەوە، علەما ئەفەرمون یوصلی علی حاله، بەڕوت و قوتی ڕوو ئەکاتە خوا، هەر ئەو نەی لەدەست دێ، نوێژەکانی ناچێنێ لەبەرەوەی جلوبەرگ و پۆشاکی نییە لە بەریکە. ئەمە پێی ئەوتێ واقع ئەم ئاسانکاریە بۆ خەڵک، بۆ ئەوەی خەڵک بتوانێت لەگەڵ دینی خوا بەردەوامی بدا، ژیانی بەردەوام لەگەڵ خوا بێ. ئەمە واقعە. ئێمە بین دین بکەین بە قاعیدەیەکی کۆنکریتی، نەخێر هەرە بێ دەست نوێژ بگری، کوان شتیوا لە دینی خوایە هەیە، هەر ئەبێ بە ڕۆژوبی کواشتیوا لە دینی خوایە هەیە، هەر ئەبێ زەکات بدەی، هەر ئەبێ حەج بکەی، ئەمانە هیچی لە دینی خوایە نین. لە هەموو ئاەتەکانی قورئانە خوای پەروەردگار فقهی تەیسیری هەیە بۆ خەڵک، لە دوای عەزیمە باسی ڕوخسەکە. ئەمە مراعاتی واقعی ژیانی خەڵکە. باشە بۆیە خوای پەروەردگار کافەرمی ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێتی يسروا ولا تعسروا بشروا ولا تنفروا. ئەمان هەر هەمووی ئەم فقهی تەیسیرە مراعاتی فقهی واقعی خەڵکە. خەڵکی تر سەیری عهدی مەدەنی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم و سەیری عهدی مەکی بکەن. لە عهدی مەدەنیە خطابی قورئان بۆ نمونە عهدی مەکی خوای پەروەردگار دوو سێ جۆر خطابی هەیە بۆ خەڵک. بەیا ئەیوهە الناس خوای پەروەردگار بانگی خەڵکەکە، بەیا بەنی ئادەم خوای پەروەردگار بانگی خەڵکەکە، بەیا ئەیوهە الذین ئامنوش بانگی خەڵکەکە. کە قورئان دێتە مەدینە باشە ئەسنافی خەڵکە گۆڕێ. ئەهلی کتاب لە مەدینە هەن، لە مەکە وجودیان نەبووە، منافقین لە مەدینە هەن، لە مەکە وجودیان نەبووە، مؤمنین لە مەدینە هەن، لە مەکە وجودیان هەبووە، بەڵام شتێک جیابەوە لە مەکە ئیمان و ئیسلام هەندێک هەبوون، مؤمن بوون، مسلم بوون، مؤمن نەبوون. خوای پەروەردگار باسی عرابەکە فەرمێ قالت الأعراب آمنا، ئەفەرمێ قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا. قورئانی مەدەنی ئەبێ مخاطبەی هەموو ئەمانە بکە، نابێ هەروە قورئانەکەی مەکەوا بێ، لە مەکە منافق نییە، لە مەدینە نیفاق ڕوو ئەدا، ئەبێ قورئان مخاطبەی ئەهلی نیفاق بکە. لە مەکە یەهودی تیا نییە، لە مەدینە جوولەکە هەن، ئەبێ خوای پەروەردگار مخاطبەی جوولەکە و نەساراکان بکە، ئەبێ مخاطبەی مسلم و مؤمنەکان بکە. برایان و خوشکانی بەڕێز، کەواتە سێدەکەی قورئانی مەدەنی مخاطبەی هەموو ئەمانە ئەکا مراعاتن بۆ واقع. خەڵێکی کە بەڕێزان ئێمە دین کە باسەکەین بۆ خەڵک، ئێمە دین بۆ کێ باسەکەین؟ ئێمە دین بۆ ئەو مجتەمەعە باسەکەین کە ئەمانەوێ ئەم مجتەمەعە دیندار بێ. باش ئەگەر بمانوێ ئەم مجتەمەعە دیندار بێ، ئێمە ئەبێ لە پێویستیەکانی ئەم مجتەمەعە تێ بگەین، ئەبێ لە ناسنامەی ئەم مجتەمەعە تێ بگەین. دابەزاندنی هەندێ دەق وەرگرتنی بەڕەقی ئێمە تووشی کارەساتەکە. بۆ نمونە هەندێک بەڕێز کە باسی ئیسبالەکەن، ئیسبال کە باسی جلدرێژی ئەکەن، شەروال درێژی ئەکەن، باشە کردویانە بەدین لە خەڵک کە جلێک لە خوار قولە پێوە بێ لە ئاگرایە. بەدەلیلی چی؟ ئەو حەدیثانەی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من جر ثوبه خيلاء فهو في النار. باشە یا ما أسفل الكعبين من الإزار فهو في النار. ئەوەی لە خوار قولە پێوە بێ لە بەرگ لە ئاگرایە. ئەم حەدیثانە بەڕێزان لەسەر چی هاتۆتە خوارەوە؟ لەسەر جلێک کە درێژەکەی کیبر دروستکە. جاری ئەوەلان ئەو جلانی لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پۆشراوە. ئەم شەواڵ و جلەی ئێمە بووە؟ نەخێر. عەبایەک بووە، ئەم عەبایە
هەتا کابرا دەسەڵاتدار و بەتوانابوو بێ چەمکی عەباکە درێژ بووە، کۆیلەیەکی تایبەت بە هەڵگرتنی چەمکی عەبا هەبووە. ئێستا لای ئێمە شەواڵ درێژی خوێلا نییە، عیبە، یعنی خەڵک گاڵتەی پێیەکە، خەڵک پێڵێ ئەها جلەکانی کەوتۆتە ژێر پێی، هەڵ ئەسڵەن ئێمە لەبەر عیبە درێژی ناکەینەوە. کەم کیبر دروست ئەبێ لێرە. ئەی بۆچی ئەبوو بەکر کە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوا من جلەکانم شۆڕە تونگی ئەکەمەوە هەڵی ئەکەم، پێغەمبەری خوا پێی فەرمی یا ئەبا بەکر ئینەکە لەست ممن یەجر ثوبه خuyلا، فەرمی تۆ لەم حەدیثانە مەترسە، تۆ لەو کەسانە نی کە جلەکانە بۆ کیبر درێژ کرد بێتەوە. کەواتە مەقسەدەکە کیبرە بەڕێزان، مەقسەدەکە جلەکە نییە. هەر جلێک کورت بێ یا درێژ، کیبر بۆ ئینسان دروستکە لەبەرکردنی حرامە، لە ئاگرایە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر. كبر باشە ئەمە ئیشکالێکی گەورەیە، کەواتە حکمەتەکە لە کیبرایە. ئەم کیبرە جل دروستی کا حرامە، سیارە دروستی کا حرامە، ڕیش دروستی کا حرامە، حجاب دروستی کا حرامە. علاقەی نییە بەوەی کە ئەم جلە لەم سەردەمەی پێغەمبەرا صلی الله عليه وسلم ئاوا بوو، خوێلایی دروست کرده بوو، پێغەمبەری خوا مخاتەبەی ئەم جلە ئەکا. ئێستا ئێمە بین بە جلی کوردی و بە شاڵ و بە شەروال بڵێن وەڵا کاکە نا ئەمەش هەر ئەو حکمەتەی تیا نییە، برای من تیای نییە. ئیمامی نەوەوی لە شەرحی ئەم حەدیثانەیە کە ئیمامی نەوەوی لە هەموو ئێمە ئەعلەمتر بووە بە حەدیث، ئەفەرمێ ئەم ئەحادیثانەی کە هەڕەشە لە شەواڵ درێژی ئەکەن، ئەفەرمێ هذه الأحاديث محمولة على كراهة التنزيه. كراهتك تنزيه واتا يعني أحسن ما يقال. أما النووي كخوي عربة إليه النووي كرد نبوة، ونووي لمجتمعك عربية جياوة، وأو حكمة فلسفي لو جليك بيغمري خوا حديثك بيفرموها لسردمي نووية هبوة. بلام نووي أفرمي أم حديثانا محمول لنسر كرا باشنين فقط. إما لخلق وان كردو بأصل دين. بيغمري خوا صلى الله عليه وسلم جلسەیەک مانەیە پێڵێن جلسەی ئیستراحەکە هەڵ ئەسیتەوە لە نوێژە، ئاوا لە سوژدەی دووەمە هەڵ ئەسیتەوە دەستدا ئەنێن. زۆرێک لە ئیمامەکانی ئێمە ئێستا فێری ئەم بەزمە بوون دەستدا ئەنێن. باشە ئەمە بەڕێزان بڕۆ شێخ عوثەیمین لە کۆتایەکانی ژیانی خۆیە لەم ڕەیی پەشیمان بووە. بۆ پەشیمان بووە؟ چووە سەر قەناعەتەکەی ئیمامی شافعی ئەفەرمێ زۆر بە دواداچوونم بۆ ئەمە کرد، ئەمەم بۆ دەرکەوت سنت نییە. ئەلە چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە تەمەنی مبارەکی گەنجیە ئەفەرمێ بە یەک وچان هەڵ ئەسایەوە، دەستی دانە ئەنا، ئەفەرمێ پیر بوو کەوتە ساڵەوە، کە کەوتە ساڵەوە نەی ئەتوانی بە یەک وچان هەڵسێتەوە، دەستی دا ئەنا هەڵ ئەسایەوە. ئەمە سنت نییە. ئەمە بۆ ئەو کەسانی کە ناتوانن بە وچانێک هەڵسنەوە ئاوا ئەکەن لە نوێژە. ئەو کەسانی کە بە وچانێک هەڵستنەوە ڕێک و قیت ئەوەستنەوە. ئێستا زۆرێک لە ئیمامە بەڕێزەکانی ئێمە کە بەناو ئەم سنەتە تەطبیقەکە کێشەیەکی زۆر بۆ مەئمومەکان دروست ئەکا. سەیری مزگەوتەکان کەن لە سوژدەیە کە سەر بەرزەکاتەوە وڵێ ئەڵڵاهو ئەکبەر، ئەم دائەنیشێتەوە دەست دائەنێ، زۆربەی مەئمومەکانی هەڵساونەتەوە سەر پێ. یعنی تۆ بزانە چەند خەڵک تووشی حرام و مخالەفەی شەرعەکەی لەبەرەوەی جەنابە بەناو سنەتێک تەطبیقەکەی. سنت نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە. ئێمە فەرقی سیرە و سنت ناکەین لە مۆزوعانەیە. هەندێک شت هەیە علاقی هەبووە بە واقعی مجتمعی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، جامانە لەسەرکردن، عەمامەکردنە سەر لەسەر نوێژە. یەک حەدیثی صحیح نییە لەسەرەوەی کە ئیمام بێ عەمامی بەسەرەوە بێ یا جامانی بەسەرەوە بێ. پێغەمبەری خوا کە لەسەریا بووە، عرفی مجتمعی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەمامی لەسەرا بووە. أبو جهل عمامي لسر أبوه، أبو لهب عمامي لسر أبوه، همو سراني قريش عمام بسر بون، وكو كلاو جاماني خومان، همو ماركسيكاني كومل رنجدران عمام بسر وجامان بسر بون. بس خو أوان جزء نبو لإيمان، لمنطلق إيماني شو نبو، أو بشكل الناس نامي نتوايتي كلتوري نتوايتي خلقة جامانا، بشكنية لآين، ناكري وكو آين وينا بكري، إيمي صدق بانقرتو أغلينا بلا نيوجا يك حديث نية باس لقوري عمان بكا يك حديث هي حديثك موضوع كابرايكي لقر ريز ما بو ايوه في البازي ساخته شي كلاوي فروشتوها كزلي نكريوه شو لبر مزقوتا كلاوه كاني دانا وفرميتي صلاة وتيتي صلاة بعمامة خير من نازل 50 صلاة بغير عمامة تيتي نيوجي بكلاو ولا بنجان نيوجي بكلاو خير زاتره
بۆی کڵاوەکانی ساکاتەوە. ئەمە ئێستا بۆ بە حەدیث نییە بەڕێزان. ئێمە لە پیرۆستترین ئەرزی خوایە کە بیتە خەڵک هیچ لەسەر ناکە. ئەگەر سەرداپۆشین بۆ پیاو ئەگەر فەزیلە بێ ئەگەر مەکرەمە بێ ئەگەر دین بێ ئەبوایە ئێمە لە حرەما سەرمان داپۆشیایە. لەبەرەوە ئەمە ئەبێ ئینسان تێبگا ئەم حەدیثانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموونی هاتوون لەم واقعەیە ئەبێ گیان کەینەوە. چەنی پەیوەندی هەیە بە ژیانی پێغەمبەر بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی باشە و چەنی پەیوەندی هەیە وەکو دین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیاندوێتی و ئێمە ملزەمین پێی. چونکە ئێمە قاعیدەیەکمان هەیە لە ئوسوڵە بەڕێزان قاعیدەکە پێمانەڵێ الأحكام تدور مع عللها وجودا وعدما. حكم تابعي علك وجودي أبو حكمك هي علك نما حكمك وجودي نية. لبروا أم أحاديثانش كبيوست بم ديار ديو بم خالوا إما حديثك واو رجلين كبيوست بواقعة وأجر واقعك جورا حكمك جورا كواتا إما أجر بما نبيت فقيه بين أجر باني لدين تيبجين برزان أبي سرتال واقع تيبجين. ئەم کوردستانە ئێمە لێرە ئیشەکەین. فتوای سعودیە بۆ کوردستان بەکەڵک نایە. فتوای پاکستان و ئەفغانستان و تورکیا و تونس و جەزائیر و لیبیا بۆ کوردستان ناخوا. ئەبێ تۆ فتوایەک بدەی هەڵقوڵاوی ئەم واقعە بێ. تەتار لەگەڵ موسڵمانان لە شەڕا بوون. باشە بە ئیبن تەیمیەیان گوت لەسەر بابەتی پرسیاریان لێ کرد. ابن تيمية فتوى لسر مسألة كندا فرمين الفتوى تؤخذ من أهل الثغور فرمي أبي أوانا فتوى بدن كالبركاني شر نكابر لما لو دانشتوا فتوى بو أوانا بدا كالبركاني شر أواني لبركاني شرا أزانا شفق هيك بيستبو إستا كواتا من كابرايك للسعودية فتوى بو أدا من لشار زورا تطبيقي أكم كاكا أمدو واقعي زور جوازا بيغمري خواه صلى الله عليه وسلم كمعاذي كوري جبلي ناد بو يمن بس او حديثتي بقين لفقه واقعتي بقين بيغمري خوا هركناردي صلى الله عليه وسلم بيفرمو يا معاذ إنك تأتي قوما من أهل الكتاب فرمي أي معاذ تو أشيب ولاي خلقك أمانة أهل كتابا كواتا أمانة شينين كواتا أمانة بتبرستنين آقات ليان بي يكم جارك بيغمري خوا إنيني واقعكي بي أناسيني خو معاذ دين زانيه بس واقعك نازانيه بيغمري خوا صلى الله عليه وسلم بدلوي بينيري واقعكي بي أفرمي إنك تأتي قوما من أهل الكتاب فليكن أول ما تدعوهم إليه شهادة أن لا إله إلا الله وأني رسول الله فإن هم أجابوك لذلك فأعلمهم أن الله قد فرض عليهم 5 صلوات في اليوم والليلة فإن هم أجابوك لذلك يك بمعاذ واقعك أناسيني ودا خوازي كان بمعاذ الله أوي كمعاذ لما كوري قرتوا لمدينة وري قرتوا بيغمري خواه صلى الله عليه وسلم تحذيري أداتي نشي ليمن بهمان أسلوبي خطاب قسبك لا بخطابي كتير بيوصل ليمن قسبك ليه كواتا أجر إما بمانوي أبي أو فقهيك همانه وحلقلامي واقعي خومان به أو بابتيك فتوين تيا أدين بونمو نبرزان من بياني قسلسر بابتيك دارائي أكم من بين لواقعي دارائي ودراو بزانم أو جا قصي لسركم أبي لواقعي بونمونا بازاري دولاركي استابزانم أو جا قصي لسركم كأموي قسل سر بابتيكي كبكم كبونمونا بابتي تكون تكنولوجيا من البونو درس بوني مروفا أبي كابرا متطلع بيه لسر أما بوشي علماء فرميانا كسيك دروس نية ممارسي بيشيك بكا أقرهاتو فقهي أو بيشي نزاني إمامي عمر جاري كان ببازار روي بيني كابرايك شتيكي داناو كالايكي هو أي فروشة إمامي عمر بي فرمو حلال وحرامي أم معاملة أزاني قلتينا فرمي ارفع من سوقنا فرمي اشتكانا بيه شروه فرمي دروس نية كسيك معاملة بكا فقهي معاملكي خوي نزاني أما فقهي واقعة أجر من آلتون شيبم أبي فقهي فروشتنو قورينوي آلتون بزانم أجنا حرام بيكم چونکە خۆم تووشی ڕیبا ئەبم خەڵکیش تووشی ڕیبا ئەکەم ئەگەر ئیشی بازاری دۆلارەکە ئەکەم ئەبێ فقهی مامەڵەی دراو بزانم ئەگەر نوێژەکەم ئەبێ فقهی نوێژ بزانم ئەگەر ڕۆژوو ئەگرم ئەبێ فقهی ڕۆژوو بزانم ئەگەر ژنم هێنا ئەبێ فقهی تەلاق و مارەیی و نەفەقە و عیددە بزانم ئەگەر نەیزانم ئەو کاتە کابرا فەقیه نییە بۆ واقعی کەتیایەتی ئەو کاتە خۆشی و خەڵکیش بە هەڵەیە ئەبا ئەو کاتە ئەو دینداری ئەکا دینداریەک نییە لەسەر بەسیرەت بیکە بۆیە بەڕێزان ئێمە زۆر جار کە کەوتوینەتە هەڵەوە لەمەیە کەوتوینەتە هەڵەوە ئێمە هاتوین ئەو فقهی ئیمامی شافعی ئیمامی مالک ئەبوو حەنیفە
ئیمامی ئەحمەد کە فقهێکی پیرۆزە تورافێکی دینی زۆر بەبەهایە ئینسان یعنی شەرمەکە لە توانا لە قابلیت لە تاقی ئەو پیاوانە بەڵام بەڕێزان ئێستا بڕۆ هەموو کتێبە فقهەکان بخوێنەرەوە یەک کتابی تایبەتی تایە بە کتابی ڕێک باسی کۆیلایەتیەکە ئەم کتابە ئێستا ئەستەن وجودی نییە تەطبیقاتی نییە لە ئەرزی واقعە ئەم فقه بۆ بخوێنێ بۆ بگوترێتەوە باسی سەردەمێکەکە کە کۆمەڵگا سیستەمێکی تیا بووە کە پێی وتاوە سیستەمی کۆیلایەتی ئەم سیستەمە بە مروری زەمن ئیسلام نەیهێشتووە ئێستا خوێندنی ئەمە لە پای چی بۆچی بمێنێ ضرور نییە ئێمە بیخوێنین باشە کۆمەڵێک بابەتی ترمان هەیە لە فقه ئەم بابەتانە گۆڕانکاری زۆر چۆنەڵی یەکلاکەرەوەی بەسەر هاتووە کاتێکی عولەما باسییان نەکردو چکە پەیوەست نەبوو بە فقهی ئەوانەوە ئەگەر ئێمە ئێستا بمانەوێ گرنگە لەم واقعەیە قسە بکەین بەڕێزان من ناڵێم ئەوانە ئەو فقه کولن بەڵام ئەو فقه وەربگرین ئەوەی بۆ واقعی ئێمە ئەشێ هەر وەکو خۆیان هەر وەکو ئەخلاقی خۆیان ابن القيم مثلا چی فەرمووە ابن تەیمیە چۆنی فەرمووە ئیمامی شافعی خۆی چی فەرمووە ئیمامی ئەحمەد و ئیمامی مالیک و ئەبوو حەنیفە و ئەمانە چۆن تەعاملیان کردو بۆچی فقهەکەی ئەوان جیاوازە لەبەری واقعەکانیان جیاواز بووە بۆچی فقهی ئەبوو حەنیفە زیاتر فقهی ڕەئیە بۆچی فقهی مالیک فقهی ئەثەرە فەرقەکەیان واقعە ئەو لە مەدینە بووە ئەو لە عێراقا بووە وەکو عەرزم کردن شافعی قەولی قەدیم و جەدیدی لە عێراق و میسرا بۆ دروست بووە بۆیە ئەگەر ئەم فەقیهە بەڕێزانە ئێستا خۆیان زین و ببنەوە ئەو فقهی خۆیان جێبەجێ ناکەن فقهێک جێبەجێەکەن لەگەڵ ئەم واقعەیە بگونجێ بۆیە خۆشەویستان یعنی من لە کۆتاییە ئەوەی ئەمەوێ بێڵێم ئەوەیە ئێمە ئەگەر بمانەوەی لە دین شارەزا بین ئەبێت لە واقع شارەزا بین ئێمە ئەگەر قورئانمان لەبەر بێ زۆر باشە قورئانمان لەبەر بێ بەڵام دابەزاندن تێگەیشتن معاملەکردن بەم قورئانە لەگەڵ ژیانی خەڵک ئەوە گرنگە بەقەدەر زانینی قورئانەکە دابەزاندنی قورئانەکە گرنگە چونکە ئەگەر نەزانین چۆن ئەم قورئانە لەگەڵ ژیانی ئەم خەڵکە ئەگونجێنین ئەگوزەرێنین چۆن نەزانین ئەم قورئانە بۆ نمونە چۆن ئەم خەڵکە قەناعەت پێ ئەکەین کە لێمان وەرگرێ ئەو کاتە ئەو خوایە چەند عەزیمە چەند میهرەبانە چەند گەورەیە چەند حەکیمە چەند بەلیغە ئەو قورئانی کە ناردوێتی بەڵام سەیریکەن مراعاتی تەدەڕوجی کردووە لە زۆرێک لە ئەحکامەکانە بۆ نمونە عەرەب زۆر ئالوودەی عەرەق بوون بۆ خوای پەروەردگار بە یەک نەس تەحریمی نەکرد چکە پەروەردگار باشە زانێ بە یەک نەس تەحریمی کە عەرەب ئیستیجابەی بۆ نابێ بە 4 مەرحەلە عەرەق حرامەکە بە 5 مەرحەلە ڕیبا حرامەکە بە 4 مەرحەلە جیهاد فەرزەکە ئەو شتانەی کە قورسن پەروەردگار نفسیەتیان ڕائەهێنێ ئەو واقعە چۆن تۆ بتوانی ئەم خەڵکە قەناعەت پێ بکەی واز لەم حرامانە بێنن بە تەدەڕوج خۆخوا ئیتوانی ئەو قورئانی کە بە 23 ساڵ هاتوۆتە خوارەوە هەر ئەو قورئانە وجودی هەبوو لە لەوح المەحفوظە بۆ پەروەردگار بە یەک جار دەیفەرموو جیبریل ئەو قورئانە بەرە خوارەوە چونکە ئەو قورئانە بە یەک جار دابەزاندنی بۆ ئەو واقعە کارەساتی ئەخڵقان بە 23 ساڵ خوا ئەو قورئانە 23 ساڵ تەمەنی پیرۆزی پێغەمبەرایەتی پێغەمبەر ئەو قورئانی تاتە چی دەبێ ئەوجا ئەم نموذەجەش کە خوا بە ئێمەی ئەفەرمێ بۆ ئەوەیە فێر بین ئێمە کە ویسمان دین فێری خەڵک کەین تەدەڕوج گرنگە لەگەڵ خەڵکە هەنگاو بە هەنگاو ئینگلیزە لە ستەیپ بای ستەیپ لەگەڵ خەڵک بڕۆین بۆ ئەوەی خەڵک بێ لەگەڵمانە ئەگینا ئێمە هەر کەسێک بێ و هەر ئەو فقهی کە هەمانە و دەقەکان بەسەر ژیانی خەڵکا تەطبیقکەین و کۆنکریتی حکمی خوا بدەین بە تەنگی خەڵکا ئەوە کافرە و ئەوە فاسقە و ئەوە منافقە و ئەوە مبتەدیعە بەڕێزان خەڵکمان بەدەستەوە نامێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەیریکەن لەناو مزگەوتەکەی خۆی لە مەدینە زیاتر لە 7 منافق کە نیفاقی اعتقادیان هەبوو نەک عەمەل هەر منافق بوون بەدین منافق بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناویانی بە یەک کەس نەئەگوت نەیشی ئەهێز یەک کەس دەستیان لێ بکاتەوە یەک کەسیش ڕۆژێک لە ڕۆژان بە بیریا بەهاتایە دەستیان لێ بکاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیهێشت بۆ أي فرموا أتريد بإمام عمر كان يجاري فرموا أن يحدث الناس بأن محمدا يقتل أصحابه أتريد أي خلق من محمد هاولقاني خوانك وجن من أزانم أما منافقة بس خلق نازاني حتى بيغمبر صلى الله عليه وسلم مرديش لغير حذيفة كري يمان يكسني زاني منافقة كان مدينة كين كلام مزقوتكي بيغمبر أبر دوام نيوجانا كرت واقعة بو أويتو أسودي مزقوتك تيغنشي أمني كوملايتي مدينة تيغنشي إما يسهل مزقوتكيا ئەمەی ئەم لامانەوە بە مبتەدیع زانین ئەوەی ئەم لامان بە منافق زانین سەلام لەوە ناکەین ئەوە ئەشعەریە ئەوەی کیان گومانمان هەیە لە کوفری کافرن نوێژ لە دوای ئیمامەکەەوە ناکەین ئیمام بە بێدینیە زانی
بەچی بە کۆمەڵە فتوای سەقەت بە کۆمەڵە فتوای هاوردەکراو کاکە دین وان نییە بڕۆ عەقیدەی تەحاوی کە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە بیخوێنەرەوە ئەفەرمێ ويصلى خلف من يشك في كفره ما لم يتيقن كفره ئەفەرمێ کەسێک گومانی هەبوو لە کوفری گومان ئەفەرمێ نوێژی لە دواوە ئەکرێت تا ئەو کاتی دڵنیە ئەبی لەوەی کە کافرە ئێمە ئێسا کابرا وەکو ئێمە دەستنەگرێ نوێژی لە دواوە ناکەین وەک ئێمە پەنجە نەجوڵێنێ شەواڵەکەی وانە بێ ئیتر قبوڵمان نییە حەزەکا با کاگەحمەی شێخ بێ ئەمە بەڕێزان یعنی وەکو عەرزم کردن گەنجی ئێمە پێویستی بەمە هەیە لەم فقه تێبگات ئەم واقعە پێویستی بە فقه هەیە باشە و ئەم فقهش پێویستی بە خوێندنەوەی واقع هەیە بێ ئێمە ناتوانین بانخوازێکی سەرکەوتوو بین مفتیەکی سەرکەوتوو بین و ناتوانین کەسێکیش بین کە نمایندەیەکی جوانی دینی خوا بین بۆ خەڵک ئەگەر بمانەوێ وەکو عەرزم کردن با ئێمە واقعەکە بخوێنینەوە یعنی ئیمامی عومەر کۆمەڵێ فتوای هەیە ئیمامی عومەر بۆ نمونە دەستکاری کۆمەڵێک دەق دەستکاریەکەی کە ئەڵێم نەیگۆڕیوە بەڵام مامەڵەیەکی جیاوازی کردووە لەگەڵ دەقەکە تەلاقی سێ بە سێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک تەلاقی پێکەوتووە لە سەردەمی خلافەتی ئەبوو بەکرا یەک تەلاقی پێکەوتووە لە 2 ساڵ خلافەتی عومەرا یەک تەلاقی پێکەوتووە لە دوای 2 ساڵ لە خلافەتی خۆی فەرمی هەر کەسێ بڵێ سێ بە سێ تەلاقم کەوتوبێ ئەیخەم هەر سێکی خەم چونکە بینی واقعەکە گۆڕا خەڵک گاڵتە بە تەلاقەکە خەڵک بە ئیستیهزاوە باسی تەلاقەکە فەرمی هەر کەس بیخا ئەیخەم دەستی دزی نەبڕی کە ئاەتی قورئانی لەسەر بوو بۆ گرانی بڵاو بۆ لەناو خەڵکە ئیمامی عومەر فەرمی لا قەطع فی القەحط فەرمی لە ساڵی قات و قڕیا دەستی دز نابڕم چونکە ژیانی خەڵک لە پێشترە وەک لە ماڵی خەڵک با ژیانی پارێزراو بێ بەس ماڵی خەڵک با پارێزراو نەبێ چونکە لە بابی مەقاصد و ضروریاتە حفظی نەفس مقدمە لەسەر حفظی مال باش ئەراضی شام و عێراقی تەوزیع نەکرد بۆ ئەوەی مجاهدین تەقاعوس نەکەن لە جیهاد دادەنیشن بەردەوام بن لە جیهادکردن هەموو ئەمانە فقی ئیمامی عومەرن هەمووی بە خوێندنەوەی واقع کە ئەمانە نەسی قەطعیان لەسەرە ئیمامی عومەر هات بە تەعامل لەگەڵ ئەم واقعە فقهەکانی دەستکاری کرد هەموو سەحابەش مجمع بوون لەگەڵی یعنی کەس خلافی نەبوو بڵێ ئیمامی عومەر بێدینی کرد کە ئەو نەسەینا هەمویان خاضع بوون و ئیمامی عومەر یەکێک بۆ لەو کەسانی کە محەدەث بووە زیاتر لە چەندین ئاەتی قورئان 10 ئاەت 12 ئاەت هەندێک کەس دەڵێن 16 ئاەت لەسەر ڕێی ئیمامی عومەر هاتوۆتە خوارەوە لە قورئانە بۆیە بەڕێزان هیوادارم ئینشاءالله ئەم بابەتە بە وردی ئەم مەوزوعە طبعاً قسە زۆر هەڵەگرێ ئەم بابەتانە تەطبیقاتیان زۆرە بەڵام من لەم بابەتانەیە تەنها حەزەکەم سەرنجتان ڕابکێشم بۆ لای بابەتەکان و ئێوە بوارێکی بەرفراوان هەیە کە خۆتان بە دوواداچوون بکەن بۆ ئەم مەسەلانە لێکۆڵینەوەی زیاتر بکەن بۆ ئەوەی زیاتر شارەزا بین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون